فؤادي كلما سمع النداء. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان، زانست خوازانی بەڕێز فێرخوازان، السلام عليكم ورحمة الله وبركاته. لە زنجیرەی پازدەهەمین لە بەرنامەی گەوهەری زانست خوازان بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە. لە گەوهەری 45ەمین بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەین، ئەویش بە ناوی لەو بابەتە تەواندانەری کتاب ڕەحمەتی خوای لەسەر بێ بەکر ئەبوزێت بەشی کۆتایی کتێبەکەی داناو بە ناوی ئەلمەحاذیر، واتە وشیارکەرەوەکان. منیش ئاگاداری ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەمەوە، وشیارتەن دەکەمەوە لەو چەند خاڵی کە پێویستە طالب العلم ئەهلی علم زۆر وشیار و ئاگادار بن، شەیطان فێریان لێ نەکا. خاڵی 45ەمین گەوهەری 45ەمین کە پێشکەشی ئێوەی بەڕێز دەکەم ئەویش ئەوەیە حلم اليقظة. زان معنی حلم اليقظة واتە خەوبینینی بە ئاگایی، کەسێک بە ئاگابی و خەونی ببینی. مەشهورە لە کورداوی دێن خەوی خوشتر، تاوان خوشتر قەت خەوی نابینیتر. ئینسان دەبی زۆر ئاگادار بیتن، یعنی نەکەی بە خەو و خەیاڵ خۆت لێ بگۆڕێ، خۆت لێ بێتە کەسێشتر، خۆت زۆر پێ گەورە بیتن. بەڕاستی یعنی زانست و زانیاریەکەت واد لێ بکاتنکەوە لە قالبی خۆت دەرچی خۆت زۆر بە کەسێکی گەورەتر و زاناتر لەوەی تێبگەی کە لەو ئاستەی هەی. لێ بەڕێزان و خۆشەویستان، قوتابیانی خۆشەویست، ئاگادار بە لە زانستێک ئەگە تەواو تێی نەگەیشتی هەمیشە و بەردەوام کۆڵمەدا بەردەوام بە حتا لەو زانستەی بەڕاستی تێی دەگەی دەبیە پسپۆر، ئەو کاتی جوان نەزانی ئەتو لەو سەری هاتیەوە. نا هەچەندی بزانی ئینجا دەزانی کە هیچ نازانی. نا بزانە خەڵکی زۆر لە تو پسپۆرتر و شارزاتر و زیرەکتر هەنا. بۆیە زانایان نصيحتك هي لقتابيان وأهل علم دلين احذر أن تكون أبا شبرين، دلين أقاد ليبي نكي أتو لبستي يكم بي معنزان معناتي دلين العلم 3 أشبار. علم بريتين لسي بسط أو يكادست خدابني أو دلين أقاد ليبي من دخل الشبر الأول تكبر. عدد ودبيني طلبي كم كبستق علمي دبري قرآن چی جوان فێر دەبی، هەندێک حەدیث و فەرمودەی پێغەمبەر شارەزا دەبی، کەمێکی کەم لە علم وەردەگری خۆی پێ گەورەیە، یعنی ئەوە زۆر خەتەرە. ومن دخل في الشبر الثاني کاتێک کە داخلی بستی دووەم دەبی، بەشێشتر دەخینی ئینجا لەو کاتە تەواضع فێری تەواضع و ملکەزبوون دەبی، لۆ شارەزا دەبیتن دەستە ناو قوڵای علم. ئینجا دەزانی ئەو علمە چەند قۆڵە، چەند دەریایەکی بێبنە. خوای گەورە دەفەرمێ وما ئوتیتم من العلم إلا قليلا، ئەتو کەمێکی زۆر کەمت لەو علمە بەدەستهێنایە. و هەروەها دەفەرمون ومن دخل في الثالث، هەر کەسێک داخلی بستی سێیەم بی علم أنه ما يعلم، ئەو دە تێدەگا هێشتا ئەو لە چاو زانایانی تر، لە چاو ئەو هەموو بەحری بێبنی و دەریای بێبنی علمە هێشتا نەگەیشتە ئاستێکی زۆر، ئەو دە تێدەگا بەڕاستی ئەگە هەموو عمری خۆ سەرفکەی هێشتان ئەتو ناتانی بەشێکی کەمیش لە علم بەدەستبینی. لۆیە بەڕێزان خۆشەویستان دەبێ ئەهلی علم زۆر ئاگادار بیتن بەڕاستی، بە تایبەت کەسێک یعنی پێش ئەوەی هەموو علمەکانی بەدەستکەویتن یعنی پلە و پایە و مەنسەب و گەورەیەکی بەدەستکەویتن زۆر خەتەرە. بەڕاستی تەمەشارەکەی زۆر جاری وا هەیە کەسێک هەر کەمێکی زۆر کەم لە علمی خوێندیە دەبتە ئیمام و دەبتە خەتیب و لەسەر مینبەر خودبەی دەخینتەوە و زمان و فەساحەتێکی پێی وایە هیچ کەسێک لەوی عالمتر نییە. ئەوە زۆر خەتەرە، بەڕاستی دەبێ ئینسان ئاگادار بی. لۆیە بزانە تەمەشا بکە، زانایان دەفەرمون من تصدر قبل ئەوانیه، هەر کەسێک پێش کاتی خۆی بە گەورە دانرا، منصب و پلە و پایی لە بۆ دانرا بەهۆی علمەکەیەوە، فقد تصدى لهەوانیه، ئەوە ڕوبەڕووی چ دەبتەوە؟ ڕوبەڕووی ئەوەی دەبتەوە ڕۆژێک دادێت تووشی شەربەزاری بیتن، ئەو ڕۆژە ڕەنگە لە دنیابی ڕەنگە لە قیامەت بیتن. لۆیە بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکات و لە فەرمودەیەک دەفەرمێ پێغەمبەری خوا 3 مهلیکات، 3 شت هەیە ئاگادار بن ئینسان بە هیلاک دەبا. ئەو 3 شتە چییە؟ یەکەمیشت شح مطاع،
ڕەزیلێکی وەها چروکیەکی وەها ئینسان هەندە ڕژد و چروک و ڕەزیل بی هەرچی نەفس و هەوا برێ مەیکە ئەو نەیکاتن خێری بکە نایکە لەبەر ڕەزیلی دعوەتی کەسێکی بکە نایکە لەبەر ڕەزیلی یارمەتی داک و بابی خۆی نادە لەبەر ڕەزیلی یارمەتی و نەفەقەی ماڵ و منداڵی ناکە لەبەر ڕەزیلی حتا نەفسی خۆشی تێر ناکە لەبەر ڕەزیلی پێغەمبەر دەفەرمێەوە شح مطاع ڕەزیلیەکی زۆر خراپە زاڵ بۆ بەسەر هەوا و نەفسی ئەو ئینسانە دووەمیشت وهەوە متەبع هەوا و ئارەزووی وای هەبی ئەو کەسە هەرچی حەز بکە شوێنی بکەویتن بەدوو هەوا و ئارەزووی خۆی بکەوی ببتە عەبدی هەوا و ئارەزووی خۆی هەرچی حەز بکاتن بیکە جێ بە شەرع و ئەمر و فەرمانی خوا و پێغەمبەر نەدا سێمیشت وإعجاب المرء بنفسه پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم یەکێکتر لەو شتانێک کە ئینسان بە هیلاک دەبا ئینسان معجەب بی سەری سوڕ ببینێ بە خۆی یعنی خۆی زۆر پێلەکن گەورە بیتن بەڕاستی و صفەتێکی زۆر خراپە خوا پەنامەم بدە لۆیە بەڕێزان دەبی ئینسان زۆر ئاگداری بەڕاستی لۆیە بەڕاستی ئەو کەسانەی کەوا یعنی زوو بەگچکەی لە تەمەنی پێشوەی بەتاو هەموو علمەکان بەدەستبینن پلەو پای گەورە وەردەگرن ئەوانە تووشی چەند ئافەتێک دەبن یەک لەوانە تووشی عوجب دەبی کە باسمان کرد عوجب کارەساتێکی زۆر چەند گەورەیە دووەم ئەو ئینسانە وای لێرێ قسە دەکە لە قسەی خوا ئاەتی دەخینتەوە فەرمودەی پێغەمبەر دەخینتەوە صلی الله عليه وسلم زۆر داشتی مێژووی باز دەکە بەبێ ئەوەی بستەوە سەر چاوەیەک چکە لەبەر هەر بیستیتی هەر لە قسەی خەڵک لۆیە لەوەش بەڕاستی زۆر خەتەرە ئینسان قسە لە قسەی خوا بکە بەبێ علمی پێهەبی خوا پەنامەمدا خاڵی سێم ئینسان دەبی ئاگادار بیتن حەقی قبول ناکاتن یعنی زۆر دە پێی دەکا کە ئەو شتە حەقەکە ئەو وایە قبولی ناکە لۆ لە بڕی خۆی زۆر پێ گەورەیە یەک چیرۆکتان لۆ باز بکەم بەسەر هاتێکی سەردەمی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لەسەر بێن ئیمامی ئەبوو حەنیفە تەڵەبەیەکی هەبووە بەناوی ئەبوو یوسف ئەو ئەبوو یوسفە لەگەر محەممەد دوو تەڵەبەی زۆر خۆشەویست و نزیکی ئیمامی ئەبوو حەنیفە بوونە ئەو ئەبوو یوسفە ڕۆژێکیان نەخۆش دەکەویتن کە نەخۆش دەکەویتن ئیمامی ئەبوو حەنیفە خەبەری پێدەگە ئەبوو یوسف نەخۆشە بەخۆی کۆمەڵک لە برادر و دۆست و خۆشەویست و تەڵەبەکانی دەستنە سەردانی ئەبوو یوسف کاتێک کە دەچی ئەبوو یوسف نەخۆشیەکەی زۆر گرانە ئیمامی ئەبوو حەنیفە کە لە دێتە دەرێ لە ماڵی ئەبوو یوسف زۆر متەئەسیر دەبی بە نەخۆشیەکەی ئیمامی ئەبوو حەنیفە زۆر متەئەسیر دەبی بەو نەخۆشی ئەبوو یوسف لۆیە کە دێتە دەرێ ئاخ لە بۆ ئەبوو یوسف واللهی ئومێدم دەکرد کە ئەو لە جێی من دابنیشی ئەمندام نابوو ئەبوو یوسف جێی من بگرتەوە ئەبوو حەنیفە ئەو قسەی کرد تەوان چەند ڕۆژێک پێچ و خوای گەورە شیفای ئەبوو یوسفیدا ئەبوو یوسف کتابەکانی لە بن هەنگری خۆی نا بێستەکن ئیمامی ئەبوو حەنیفە دەرسی بخینی لە ڕۆی تووشی هەندێک لە نەفەرەکەوتانەوە چێوە دەچی ئەی ئەبوو یوسف گۆی دەچم دەرسی دەخین دەکەن شێخەکەم ئەبوو حەنیفەی کورە گوتیان کاکە واللهی بەجێی خۆمان جێمان لێ بوو ئەبوو حەنیفە گوتی ئەبوو یوسف لە جێی خۆم دانایە ئەتوو چ فەرقت هەیە لەگەر ئەبوو حەنیفەی لۆ دەچی لە کتێوی دەخین تاوەت و فێر بووی ئەتوو شان لە شانی ئەبوو حەنیفەی دەدەی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لەسەر بیتن ئەبوو یوسف هەستە گەڕاوە نەچووە دەستەکە ئیمامی ئەبوو حەنیفە چوو لە قونیسکەی مزگەفت دانیشت مەجموعەک فەقیه هینا دەستی بە دەرز گۆتەوەی کرد طبعا ئیمامی ئەبوو حەنیفە ئەوی زۆر پێ ناخۆش بوو دەیزانی هێشتان ئەبوو یوسف مایتی لۆیە هەستا یەک لە تەڵەبەکانی خۆی نات گۆتی بڕۆ ئەو پرسیارەی لە ئەبوو یوسفی بکە پێی برێ ئەگەر کەسێک شەرواڵەکی بردەکن خەیاتەکی گۆتی لۆم کورتکەوە دوای ئەوەی کە کابرا چۆ دوو شەرواڵەکەی بۆ خۆی بیهینتەوە کابرا ئینکاری کردو شەروارەکەی غەسب کرد لۆ خۆی دوای ئەوەی درا قازی و مەحکەمە شەروارەکەی دیتەوە کابرا دراوە کابرای بەڵام شەروارەکە کورت کرابەوە ئایا لی بپرسە لە ئەبوو یوسفی ئەو کابرای خەیاتە کە شەروارەکەی کورت کردەوە مستحقی ئەوەی کرێکی بدرێتێ یان نا ئەگەر گوتی بڵێوە نییە ئەگەر گوتی نامستحقنی هەبرێوە نییە طبعا ئەو تەڵەبێت ئەو پرسیارەی لە ئەبوو یوسف کرد ئەبوو یوسف گوتی دەبی کرێکی بدرێت دی کابرا کورتی نەکردەوە گوتی ئەخروە نییە گوتی ئێدە باشە دەنان تاو قسەی تووە کرێکەی ناکەی گوتی هەروە نییە دەرێ یەکەوسەر ئەبوو یوسف گوتی واللهی ئەو پرسیارە ئیتودیە ئەو پرسیارەی ئەبوو حەنیفەیە گوتی هاتەکن ئیمامی ئەبوو حەنیفە ئەبوو یوسف دەستی ماچ کرد گوتی واللهی ئەمە خۆم لێ گۆڕا هاتیمە وەرە پێم برێ بزان ئەو مەسئلە کووە گوتی قوربان
ئەو کابرای کە شەروارەکەی برتە لای خەیاط ئەگەر پێشی نیەتی غەسپەکەی نیەتی ئەوەی کە شەروارەکەی داژیرکە کورتی کردبەوە لە بۆ کابرای کورت کردەوە لەو کاتە مستحقی ئەوەی کرێکی بدرێتێ بەڵام دوای ئەوەی کە تەمەشای شەروارەکەی کردیە و زۆر پێ بۆ عجەب بووە و لۆ خۆی نیەتی نایە لۆ خۆی بێ بە قەدەرایی خۆی کورتی کردبەوە ئەوە مستحقی ئەوەی نەکرێکی بدرێتێ بزانە بەڕێزان ئەو مەسائلە وردانە ئینسان شارەزابی ئەو جەبەت و دەوترێ زانە خاڵێشتر بەڕێزان و خۆشەویستان گەوهەرێشتر کە پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەم ئەویش ئەوەیە تەحبیر الکاغد یعنی واتە پڕکردنەوەی وەرەقەی سپی بە نووسی زان مەقسەد پێچێ لێرە زۆر کەسێ بەس دەنووسی مؤلیفە بەڵام نووسینەکەی هەدەف و مەبەست و ئامانجەچی نییە زۆر مهمە ئەو کەسێک کە نووسین دەکا شتێکی دەنووسی ئەو خاڵی چل و شەشە زۆر مهمە مەبەست لە نووسین هەر ئەوە نییە کتێبێکی بنووسی فڕی دەیە کتێبخانەی مەبەست لە نووسین هەر ئەوە نییە پێت برێن نووسەر مەبەست لە نووسین هەر ئەوە نییە ئەتوو بێ شتێکی بکەی یعنی لە بۆ مەبەستێکی واکەوە هیچ هەدەفێک نەپێکی ئەو کەسەی نووسەرە دەبی بزانی لە ناو کتێبخانەی کوردی لە ناو کتێبخانەی زمانەوانی لە ناو کتێبخانەی تەفسیر چ کەلێنێک هەیە ئەو کەلەری پڕکەیەوە ئەوە نووسەری ڕاستەقینەیە کەسێک تەلیف بکە شتی داهێنان بکە شتونیە پێشکەشی کۆمەلگا و خوێنەران بکاتت ئەوەیە لێ خەتیبی بەغدادی ڕحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ من صنف فقد جعل عقله على طبق يعرضه للناس ئەو کەسێ شتێک دەنووسی ئەو کەسە وەکو ئەوەی وایە کەسێک عقلی خۆی لەسەر قاپێکدا بدێ نیشانی خەڵکی بدا ئەها خەڵکی نەو عقلەکەی منە کاتێک کە تو نووسینی کەسێک دەخینەوە کتێبێک دەخینەوە ئەوە عقلی ئەو مؤلیفەیە ئەتوو هەڵی دەسەنجێنی و عقلی ویە لە ناو کتێبەکە لۆیە خۆشەویستان و بەڕێزان ئەو کتێبە یعنی نیشانەی عقل و حکمت و دانایی ئەو کەسەیە کە کتێبەکەی دووسیا لۆیە بزانە إذا ظفرت بوهم أو خطأ عالم فلا تفرح به بل صحح المسألة إنساني عاقل هوش من كاتي كشتك دخين توا أجر زاني أو نسرا غلطة شي كرديا يان هلا شي كرديا يان أجر هلا عالمك زاني براتي فلا تفرح به نابي ضلت في خوش بي بلكو دبي بابتكي لبو راس كيوا ببيدنجي زۆر بە گران و سنجینی زۆر بە حورمەتەوە وەکو دیارەک پێشکەشی ئەو کەسەی بکەوە بە زوانی بەڕێک و پێچی چونکە بەڕاستی وما يفرح بخطأ العلماء إلا المتعالم هیچ کەسێک دڵخۆش نابی بە هەڵەی زانایان إلا کەسێک خۆی بە عالیم بزانیتن یعنی ئەو کەسە عالیم نییە ئەگە کەسێک عالیمی ڕاستەقینەبی حەز ناکە خەڵک تووشی هەڵە و پەڵە بیتن لۆیە بەڕاستی دەبێ ئینسان زۆر ئاگداری کاتێک کە شتێک دەنووسی بزانە چ دەنووسی و بزانە لۆچەی دەنووسی و بزانە مەبەستت چییە لەو نووسینەدا گەوهەری چلو حوتەمین کە پێشکەشی ئەوەی بەڕێز و خۆشەویستکەی ئەویش دەفع الشبهات پێویستە طالب العلم پێویستە ئەو کەسانەی کەوا ڕێبازی علمیان گرتە بەر دەفع الشبهات واتە ئاگادار بە هەرچی گومانە نەیهێلی لای ببەی هەوڵ بدەی بە هیچ شێوەیەک بەڕاستی ئینسان شتی گوماناوی لە خۆی خڕ نەکاتەوە وەشتی گومانایی باز نەکە لە بۆ خەڵکی یعنی گومان لە بۆ خەڵکی دروست نەکە شەیخ الإسلام ابن تەیمیە ڕحمەتی خوای لەسەر بێ قسەی زۆر جوانی هەیە دەفەرمێ لا تجعل قلبك كالإسفنجة تتلقى ما يرد عليها فاجتنب إثارة الشبه دەفەرموێ ابن تەیمیە ڕحمەتی خوای لەسەر بێ لا تجعل قلبك كالإسفنجة نەکەی دڵی خۆت وەکو ئیسفەنج طبیعەتی کووە داینە لەناو ئاوەک هەموو ئاوەکەی هەردەمژی تەتەلەقە ما يرد عليها هەرچی ئاو هەبی هەرچی هەبیتن هەمووی هەردەمژیتن فاجتنب إثارة الشبه زۆر خۆت بپارێزە لەوەی کەواشتی گوماناوی بڵاوکەیەوە و ئیرادیها على نفسك یان لۆ خۆت شتی گومانایی فکر لە شتی گومانایی بکەوە ئەرێ ئەو ئاەتە لەوایە ئەرێ ئەو حەدیسەی پێغەمبەر چۆنە شتی گوماناوی نا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ دع ما يريبك إلى ما لا يريبك واز لەو شتەی بینە گوماناویە بڕۆ لە بۆ ئەو شتەی کەوا گومانی تێدا نیە ئەو ئێمە قاعیدەی قورئانیمان هەیە شتێک کە خوای گەورە قسەی تێدا نەکردیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی نەکردیە پێغەمبەری خوا دەفەرمێ إن الله سكت عن أشياء
رحمة بكم فلا تسألوها. دەفەرمێ خوای گەورە سکوتی لە هەندێک شت کردیا، باسی هەندێک بابەتی نەکردیا، لێکۆڵینەوەی لێ نەکردیا، وەکو ڕەحمەتێک لە بۆ ئێوە. فلا تسألوها ئەنگۆش بە دوای دامەچن، پرسیاری لێ مەکەن. لۆیە بزانە تەمەشا بکە. دەفەرمێ فەشوبەه خەطافە والقلوب ضعیفە. شوبها گومان خەطافە، ئینسانی دەدزی، هەر ئاگاشت لە خۆ نییە، وردە وردە ئیمانەکەت زەعیف و لاواز دەبی. والقلوب ضعیفە، دڵی ئینسانیش لاوازە، بەرگەی هەموو شتێکی ناگری. کەواتە وەئەکثەروها ما یولقیها حەمالەة الحەطەب، زۆربەی زۆری ئەوانەی کەوا گومان بڵاو دەکەنەوە چێنە حەمالەة الحەطەب، واتە ئەوانە ئاگری خۆش دەکەن. یعنی حەمالەة الحەطەب ئەوانە دێن پوش و پەراش لە ڕوخی ڕووبار هەردەگرن، ئەو پوش و پەراش عادەت وایە لە بۆ ئاگر خۆشکردن زۆر سەریعە. مەقسەدی پێ ئەوانەیە، یعنی مەقسەدی پێ بیدعەتیەکانن، ئەوانەی ئەهلی بیدعەنە، ناگەڕن و سەر چاوی قورئان و سونەت. ئەوانەدا بەڕاستی خوا پەنامان بدام شوبهە بڵاو دەکەنەوە لە ناو دڵی خەڵکی، بە تایبەت لە مەسائیلی عەقیدە، لە مەسائیلی قورئان، لە مەسائیلی فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو بابەتانە ئینسان حەزەری لێ بکات. کورە مەسائیلی عەقیدە جارێ لە ئیمانت دەردەکا، جارێ لە خزمەتی کابرایەک یان لایەنێک یان چینێک کەوات بێدینن، وەکو داردەستەکی خۆیان بەکارت دەیدن، دەتبەنە کەناڵەکی خۆیان ئیثاری شوبهە و گوماناوی گومانت پێ دەکەن. خۆت بپارێزە، نەچیە هەموو کەناڵێک، نەچیە هەموو شوێنێک، لە هەموو شوێنەی نەنووسی و دانەنیشی ئاگدار بە. وهروەها خلافاتی فقهیمانەیە. خلافاتی فقهی بەڕێزان خۆشەویستان، ئەی ئەهلی علم، قوتابیانی بەڕێز، خلافی فقهی ئینسان پێ کافر نابی. زۆر ئاساییە ئەوە ڕەئی ئیمامەکە، ئەوە ڕەئی ئیمامە چکەیە، ئەوە ڕەئی قەدیبە، ئەوە ڕەئی نوێیە، ئەوە هەموو ئاڕەکانە وەری بگرە، بزانە چیهان ڕەئی جوان و گونجا و لە بەرژەوەندی خەڵکدایە، دەتوانی ئەوەی بەکاربینی. ئینجا ئێمە مقەلیدین، هێشتا نەگەیت لە قۆناغی ئیجتیهاد. لۆیە دەبێ ئینسان ئاگادار بیتن بەڕاستی. لۆیە شوبهە و گومان نەخۆشیەتی زۆر کوشندەیە. خوای گەورە هەموو لایەکمان حەفز و سەلامت بکاتن لەو نەخۆشی گوماناویە. خوا پەنامەم بدە یا ڕەبی. زانست خواز و فێرخوازانی خۆشەویست، دەگەینە خاڵێشتر، خاڵی گەوهەری 48مین. ئەویش ئەو خاڵە زۆر گرنگە بەڕاستی، پێویستە بە هەندی هەر بگرن. ئەویش بریتە لەوەی عەلەیکە باللوغة العەرەبیة الفصحى. ئەی قوتابی خۆشەویست، نابی ئەتوو ڕێگای علمت گرت بی، ئیش تو لەگە کتابی شەرعی بی، سەرچاوی تو قورئان و سونەتی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم، زمانی عەرەبی شارەزانە بی، لە زمانی عەرەبی بێ ئاگابی نابی. لۆیە دەبی ئینسان زۆر ئاگادار بی. ابتعد عن اللحن في اللفظ والكتب. خۆت بپارێزە، خۆت بە دوور بکەوە لە چی؟ لە هەڵەکردن، هەم لە زمان دەربڕین کاتێکە فەرمودەی پێغەمبەر دەخینیەوە صلی الله عليه وسلم، ئاەتێکی دەخینیەوە، ئاگال لێبی هەڵەی ڕۆن و ئاشکرای تێدا نەکەی، هەم لە دەربڕین هەم لە نووسین. زۆر ئاگادار بە. فإن عدم اللحن، ئاگادار بە کەسێک وریایە شتی دەقینتۆ زۆر بەڕاستی، شتی دەردەبڕی زۆر بەڕاستی و بە سەلامەتی، نیشانەی چییە؟ یەکەم جەلالەتون وصفاء ذوق. یەکەمیشت جەلالە، ئەو کەسە کاتێک بە لەفزێکی زۆر جوانشت دەردەبڕی، کاتێک شتی زۆر بە جوانی دەنووسەوە، نیشانەی گەورەی ئەو کەسەیە، نیشانەی عیلم و زانست و زانیاریەکەیتی. زۆر بە چاوەکی گەورە دێ بەرچاوی ئەو خەڵکێک کە جێت لێ دەگرن، دەرێن بەڕاستی کەسێکی فەسیحە، بەڕاستی زمان زانێکی باشە. ئەشهەد بالله لۆ دەکەوت، دەست لە سەسیگ دەبن لە بۆت. خاڵی دووەم ئاگادار بە نەبوونی لەحن لە قسەکان، هەڵا نەبوونی هەڵا، وەصفاء ذوق، نیشانەی زەوق و یعنی حەز و ئارەزووەکی تەواو و باشت هەیەتوو، لە دووشتان دەکۆڵیەوە، بە جوانی دەخینەوە، بە باشی وەردەگری و بە باشی دەدەیەوە. ئەوەش بەڕاستی سفەتێکی زۆر جوانی ئەهلی عیلمە. خاڵی سێم هەڵە نەکردن لە نووسین و دەربڕین، ئەویش وقوف على ملامح المعاني لسلامة المباني. ئەوەیە ئەتوو دێی معنای زۆر جوان دەردەینی لەو وشانەی کەوا مەبانی، واتە ئەو وشانەی کەوا بیناکرا دروست کرا لە ڕووی نەحوی و سەرفیەوە یان لە ڕووی بەلاغیەوە، ئەتوو دێی معنای زۆر جوانی لێ دەردەینی، زۆر جوانە. لۆیە بڵانە زانایان دەرێن المباني يدل على المعاني.
هەموو وشەیەک ئەگەر لە بەبداکەی تێگەیشتی لە نەحویەی نەحوی فاعیلە مەفعولە صیفەیە یان بەدەلە ئەتو زۆر بە چاک تێدەگەی لە معنای سەرفی ئەسڵی ئەو شەی لە چێ دەرهاتیە لە معنای بەلاغی تشتێک طیباقە جیناسە چ معنایەکی تێدایە یان تەشبیهاتەکان ئەوە زۆر بە چاچی لەو بابەتەی دەگەی لێ بزانە تەمەشاکە دەجێڕێەوە دەڕێن خەتیبەک و تاربێژەک لەسەر مینبەری خوتبەی دەخوێندەوە ئەو ئاەتی دەخوێندەوە بە حەماسی دەیگۆ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس طبعا في البر والبحر أو ديقو في البر والبحر در يقلواني دانشتبو قوتي وعلى المنبر كورا لسر منبرش فساد بلاو بوا بزانة تمشابكة دبي إنسان زور آقادار بي كآياتا چي دخينيو كفرمودة چي دخينيو دبي براست و رواني و برويكو بيشي إنسان بخين توا لو يبزانة تمشابكة في أواني السلف صالح زانایان ئەگەر منداڵەکان هەڵەچیان بکرد با لە خینەوە لێ هەندەدا زاروەیە پێیان ڕاست دەکردەوە ئەوە غەڵەتە و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ تعلموا العربية فإنها تزيد المروءة خۆتان فێری زمانی عەرەبی بکەن فێربوونی زمانی عەرەبی تزيد المروءة پیاوەتی ئینسان و کەسایەتی ئینسان بە دەردێخیتن لۆیە زۆر مهمە ئینسان بەڕاستی زمان زانێکی باش بیتن بەڵام لێرەدا خەڵکانێک مەسەرەن زۆر جارویە کابرا لە ڕووی تەعەسوبێکی نەتەوایەتی و قەومی دەرێتی باشە زمانی کوردی ئەمە کورد زمانی یان کەسێکی فارس دەرێ ئەمە فارسین تورکێک دەرێ ئەمە تورکین کاکە گیان ئێمە وەکو ئەهلی شەرع وەکو طالب العلم کە ئێمە تەعاملمان لەگە قورئان و سنەتی پێغەمبەرە صلى الله عليه وسلم دەبی عەرەبی بزانی ئەگەر عەرەبیەکەت باش نییە ئینگلیزیەکەت باشە ئەمە گلەی لە تەڵەبەتی طب ناکەی کە بە زمانی ئینگلیزی دەخینی چکە لەبەرێ طبەکەوی وایە دەخینیتن بەڵام کەسێک ئەهلی شەریعەت بی کەسێک تعامل لەگە قورئان و سنەتی پێغەمبەر بکە نابی عەرەبی نەزانیتن ئەخرە عیبە ئەوە خەلەلە لەو کەسەی لێ دەبێ ئینسان زۆر ئاگادار بیتن بەڕاستی زمانی عەرەبی بە چاچی فێربی بەڵام لەگەر ئەوش ئەگەر کەسێک خەریجی شەریعەبی کەسێک زمانزانێکی باشی زمانی عەرەبی بیتن لەگەر ئەوی زمانی ئینگلیزیش فێربی نە حەرامە نەگوناعە شتێکی پێویستیشە و ئاساییە کاتی خۆی لە حوزەی فەقیەکان فەقێ لەگەر ئەوەی کتابی مەسەڵ زمانی عەرەبی دەخین فارسیش دەخیندرا یعنی هەر فێربوونی زمانی فارسی ئێستا مامۆستایەکانی قەدیم زۆربەیان زمانی فارسیەکی زۆر چاچیان دەزانی لە کۆتاییدا چەند ڕێگایەک لۆ ئێوەی خۆشەویست دەخەمە ڕوو لۆ فێربوونی زمانی عەرەبی هەم بە نووسین هەم بە قسەکردن هەم بەخیندنەوە یەکەمیشت یعنی خاڵی سەرەکی کە دەست پێکردن لۆی کە فێری زمانی عەرەبی بی ئەوەیە تعلم القورآن الكريم خۆت فێری قورئانی بکە بەڵام نەخیندنەوەکی ڕەشۆکی نا بچی بە قیراءات لە خزمەت مامۆستایەکی دابنیشی بە تەواتی هەموو ئەحکامەکانی تەجوید بخینە فێربوونی زمانی فێربوونی قورئان خینەکی تەواو بە تێر و تەسەری بە تەواوەتی و بەڕەوانی کلیلی فێربوونی زمانی عەرەبیە ئەو خاڵی یەکەم زۆر میمە دووەم هەوڵ بدا هەندێک لە نەحو سەرف بخینە کتێبی نەحو سەرف بەڕاستی دەبی بەشێکی چاک بخینی کە ئەو کتابی نەحو سەرفە تخین سێمیشت هەوڵ بدا لە چەند دەورەیەک لە چەند خولێک مشارە بکە ئەو خولانەی کە خولی محاوەڕەیە واتە خەڵکی فێری گفتوگۆ دەکەن ئەوە زۆر خاڵێکی گرنگە لەوەی کەوا بتانی گفتوگۆ بکەی خاڵیش تر کە زۆر میمە هەوڵ بدەی کتێبی عەرەبی بخینیەوە نەک هەر کتابی کوردی بخینیەوە ئێستا وەی لێ هاتی سوبحان الله کتابی نەحو کتابی سەرف کتابی بەلاغا فقه ئوسولی فقه ئەو کتێبانە کرایتە کوردی ئێکورێ وەڵڵاهی کەسێک ئەهلی عیلم بی بە کتابی بەسیط قەی ناکە یعنی ئەوەی کە کەسێکی ئاسایی بخینتەوە بەس توخوا معقولە کتابی نەحو بکرێتە کوردی سەرف بکرێتە کوردی وەڵڵاهی ئەوە غەدر لەو عیلمانە دەکرێت کابرا دەی بە عەرەبی بخینی یعنی بەڕاستی هەندێک شتەیە لە جێی خۆی نییە یعنی غەدر لەو عیلمەی دەکرێت بەڕاستی لۆیە ئەگەر هەر کەسێک دەیوێ فێری خینەوەی زمانی عەرەبی بی لەوەی غەڵەتی تێدا نەکا یەکەمین جار دەبی هەوڵ بدە ئەو کتێبانەی کەوا چیرۆکن زۆرت بیستیا وەکو قەسەس الئەنبیا وەکو ژیانی سەحابەکان وەکو ژیان نامەی پێغەمبەر سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبوو منداڵان نووسرایە
ئەو کتابەنە بخینەوە وردە فێری زمانی عەرەبی دەبی وشەکانی ئاسانە و تێگەیشتنیشی ئاسانە. خاڵی پێنجەم گوێگرتن لە وتاربێژانی عەرەبی ئەوانی بە فوسحە قسەی دەکەن. عندك وتاربێژەیە مەسەڵەن بە عامی قسەی دەکا ڕەنگە سەریشت لێ بشێویندا، بەڵام پێویستە لە بۆ تو کە عەز دەکەی فێری زمانی عەرەبی جێ لە هەندێک محازەرات بگرە کەوا ئەو زانانی بە فوسحە قسە دەکەن، لەوانە زۆر ئیستیفادە دەکەی، هەم ئیستیفادەی عیلمەکەی دەکەم، هەم ئیستیفادەی وشەکان دەکەی کە دەتوانی ئیستیفادە بکەی. لەوانە کە بەڕاستی زۆر کەسانی ناتقن، مەسەڵەن لۆن محەممەد ڕاتب النابلسی زمانێکی زۆر فەسیح و سەلیس و زۆر ئاسانی هەیە، و هەروەها چەندین داعی تر هەیە وەکو محەممەد حەسان و خەڵکانیش تر هەیە کە مەسەڵەن زۆر بە فوسحە قسەی دەکەن. لە ئەو وتارانە بەڕاستی ئینسان ئیستیفادەی لێ دەکاتن، دەبێتە مایی کە ئەو کەسە بەڕاستی فێری زمانی عەرەبی بیتن و هەوڵ بدەی و هەمیشە و بەردەوام ئینسان شەرم نەکا لەگە کۆمەڵک لە دۆست و برادرانی خۆی ناوە بە زمانی عەرەبی قسەی بکە هەتا زمانی لێ ڕابێ. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.